مامۆستا کوڕخاڵێکم لە تونشتمە تەمەنی 35 ساڵە نوێژ ناکات. الله هدایەتی بات. بەس مامۆستا بەخۆی نەخۆشە دەرێت من لەبە هەندێک نوێژ ناکەم عیب نەبی وچی میز دەکەم یعنی لە دەرێمە یعنی جرکەکانم بە نوێژ دەبن. باشە بۆچی جلەکانی لە نوێژە چیە؟ میزە چۆڕێتی؟ بەڵێ قوربانگیان یعنیەوە هەر ئینسانێکی طبیعی باشە ئەتوانێت چارەسەر بۆ خۆی بکات. یەکەم سەردانی دکتۆرەکات، دکتۆر داوا و دەرمانی بۆ دانی ئەگە چارەسەر نەبوو طبعاً لەژێر ئەو جلەی کە لە بەریایەتی جلی ژێرەوە کلێنسێ پاچەپەڕۆی هەڵەگری ئەو کاتە هەر پڕیشکە میزێک بکەوێتە ناو جلەکەیەوە ئەکەوێتە سەر ئەو پاچەپەڕۆیان و پارچە کلێنسە باشە ئەو کاتە فڕێی ئەدا و نوێژەکەی پێواکات. ئەمە عوزر نییە بە هیچ شێوازی عوزر نییە و ئەو کەسانی کە سەلسل بەولیان هەیە میزە چۆڕێیان هەیە ئەبێ هەتا بانگ ئەدا دەستنوێژ هەڵنەگرن کە بانگیدا دەستنوێژ هەڵگرن و ئەنجا نوێژەکەیان کرد. ئەگەر لە ناو نوێژەکەشیە میز هاتە خوارەوە هەستی کرد کە میز چەند قەترەی میز هاتوۆتە خوارەوە نوێژەکەی نابڕێ و ئینشاءڵڵا نوێژەکەشی دروستە. مامۆستا دەتوانی عەزەکەم برەک نسحەتێکەی قسەی لەگەڵ بکەی؟ وڵی تە قوربانگیان من لە خزمەتیان خۆی ئەزانین نوێژنەکەر موسڵمان نییە و هیچ عەهد و پەیمانێکی ئێوارە پێم گوتم بەخوای ناوی چی دیکە بەیەک نەمن هیچ عەهد و پەیمانێکی لەگەڵ خوایان نییە. ئەو پەیمان و عەهدەی کەوا لە بینی کافر و موسڵمانایە نوێژە. هەر کەسێ نوێژی نەکرد بە کولی هەتا مرد یعنی ئیماندار نییە موسڵمان نییە ئەبێ وریابی. یەکەم پرسیاری لە ئەهلی جەهەنەم ئەکەن چۆن جواب دەدەنەوە ما سەلەکەکم فی سەقەر قالوا لەم نەکو من المصەلین بۆچی هاتنە جەهەنەمەوە ئەڵێ نوێژمان ناکرد. جا لەوێش ناتوانی فەما لەکم یەومەئیذ من نەکیر ناتوانی نکۆڵی بکەی بڵێ وەڵا لەبەر ئەوەی من میزە چۆڕێم بۆ بۆیە نوێژم ناکرد. نا قوربانگیان خەڵکێکەیە ئەو ڕۆژە گەنجێکات هەمووتان گوێتان لێ بوو وتی مامۆستا من تەمەنم 25 ساڵە 4 ساڵە من شەلەلم 4 ساڵ حەبل شەوکیم لە قەزەیەکە حەبل شەوکیم لە دەست داوە بەس سەرم ئیشەکە وەکو ئەو باسی کرد تۆزێ لە باڵی ئەجوڵێت لەگەڵ ئەوەشە ئەیوێت من هەوڵ ئەدەم لە ئەکاونتەکانم لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتی دینی بڵاوکەمەوە و لەوەشە وازی لە نوێژ نەیەناوە. من نەکەسێت هەیەمومم بۆ بکە نەکەسێت دەستنوێژم بۆ هەڵگرێ ئەتوانم بەبێت هەیەموم بەبێت دەستنوێژ نوێژەکانم بکەم وتم بەڵێ ئەبێت کەواتە هیچ کەسی عوزری نییە. واعبد ربك حتى يأتيك اليقين حتى ڕوحت یا بێت و ئەبێ عیبادەتی خوای گەورە بکەیت. ئەمانە وەسوەسەی شەیطانە ئەمانە چۆن بڵێ شەهەوات و حەز و ئارەزوەکانی خۆتە زاڵ بۆ بەسەرتا استحوذ عليهم الشيطان فأنساهم ذكر الله. واد لێکا کە تۆ نوێژ نەکەیت و بڵێ تر من عوزرم هەیە و من وەکو خەڵک بۆی ئەوە بە قورئان مامۆستا نوێژی دەکرد بەس ئێستا نازانم لۆی لە هاتیە نەخۆشیشە نەخۆشی نەفسی هەیە. والله نازانم نەخۆشی نەفسی با بڕا بۆ دکتۆری نەفسی. بەخۆی مامۆستا لێرە لە ئەڵمانیا تقریبەن ئەو 2 ساڵە هاتێر لەبەر نەخۆشیەکەشی هاتیە بەس نەخۆشیەکە هێشتا وە دیار نەکەوتووە. خوای گەورە هیدایەتی دا خوای گەورە شیفاشی بات. بەس مامۆستا عەزەکەم بەخۆی قسەی لەگەڵ بکە ئەوە لە بەرامبەرمە. مامۆستا سەلام عەلەیکم. عەلەیکە سەلام قوربان. دوانی باشی باشی وەزع کووە بەڕێزی سەلام سوپاس. مامۆستا من بەخۆ نەخۆشی نەفسم عیلاجی نەفسی بەکاردێنم عیب نەبی غاڵاتیشم زۆر جار هەیە نوێژم کردیە عیب نەبی هەوام لێ ئەوە بوویە دەستنوێژ زەرشی دەبی هەر دەستنوێژی بشێنم. نا قوربانگیان ئەگەر زانیت بە معەدەلی ئەو شتە بەردەوامە ناتوانی کۆنتڕۆڵی خۆت بکەیت لە ناو نوێژەکەشە ئەگەر شتێکی وات گوێ لێ بوو یان شتێکی وات هەست پێکرد نوێژەکەت نابڕیت و نوێژەکەت دروستە. باشە زۆر سوپاس دەستەکان قوربانگیان.